تیمێکی زانکۆی بەرشەلۆنای ئیسپانین کاری هەڵکۆڵینی شوێنەواری دەکەن لە گەڕەکی مەتار لە گردی بانەهێڵک لە ئیدارەی سۆران. لە ئەنجامی کاری پشکنین و هەڵکۆڵینی ئەو تیمە چەند پارچە شوێنەوارێکی مێژوویی گرنگ دۆزراونەتەوە. ناوم پاوە قوتابی دکتۆرام لە زانکۆی بەرشەلۆنە هاتوین بۆ ئێرە بۆ کاری هەڵکۆڵینی شوێنەواری کە لێ ئەم گردەگردێکی زۆر گرنگە کە بۆ مێژووی کە مێژۆکەی بۆ پێش مێژوو دەگەڕێتەوە. ئەو سەردەمانە کە ئێرە پێدا تێپەڕی و هەموو سەردەمەکان پێ تێپەڕی و هەتا دەکاتە سەردەمی حالف ئەو کە تا ئێستا دۆزراوەتەوە هە لە سەردەمی ئیسلامی و ساسانی هەتا سەردەمی حالف و ئەو شتانە کە لێرە دۆزیمانێتەوە بریتی بوون لەو پارچە گۆزەکان سەردەمی ئیسلامی سەردەمی ساسانی سەردەمی حالف و سەردەمەکانی لەو نێوەندەدا هەن لەگەڵ پارچەبەردی ئۆفسیدیان و لەگەڵ پارچەی کانزایی و لەگەڵ ئێسکی مرۆڤ و ئێسکی ئاژەڵەکان. ئەمە یەکێکە لەو شوێنەوارانەی مێژووەکەی بۆ 7,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. ئاماش ئەوە دەگەێنێت لێرە ژیان بەردەوامی هەبووە. لە ئەنجامی ئەو پشکنینەش چەندین پارچە گۆزە دۆزراونەتەوە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی حەلاف. ئەم شوێنەوارانە کە لێرە دۆزیمانتۆ مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 7,000 ساڵ پێش ئێستا کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی حەلەف. ئەویش بە حکمی دۆزینەوەی ئەو پارچە شوێنەواریانەی کە لە پارچەی گۆزە و پارچەی بەردی ئۆفسیدیان و ئەو پارچە ئێسک و ئەو خەڵوز و ئەو مادانی کە لەناو شوێنەوارەکەدا هەبوون دۆزیمانتەوە. دەبینی گۆزەکانی سەردەمی حەلەف گۆزەیەکی جوانن، زەخرەفە و دیکۆری وێنەی ئەندازیان لەسەر کراوە، بڵێم شکلی ئەندازیان لەسەر کراوە و لەگەڵ جگە سەردەمی حەلەف سەردەمەکانی دوای ئەویش و تا سەردەمی ئیسلامی و سەردەمی ساسانیش تێدا دۆزراوەتەوە. شوێنەوار ناسنامەی نەتەوەیە و مێژووی ئەو ناوچەیە دەنووسێتەوە کە لی دەدۆزرێتەوە و بایەخی تایبەتی خۆی هەیە. لە هەمان کاتدا ناوچە شوێنەواریەکان دەکرێت وەکو ناوچەی گەشتیاری بناسرێن و هاوڵاتیان سەردانیان بکەن. بەڵام لە هەرێمی کوردستان ناوچە شوێنەواریەکان بایەخێکی ئەوتۆیان پێنەدراوە و تەنانەت توێژەرانی ئەو بوارەش زۆربەیان تیمی زانکۆبیانیەکانن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.